بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کارانمون لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادە کردوون بەدڵی هەموو لایەکتان بێت سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا بابەتێکمان بۆ ئامادە کردوون، بەڵام دواتر ئاماژە پێدەدەین کە بابەتەکەمان چییە، بەڵام سەرەتا دەچینە لای پەیامنێرمان شڤانڕۆڤ کە هەڵبەتە دوێنێ لە درەنگانی شەودا تەقینەوەی سیستەمی غازی یەکێک لە کافتریاکانی سۆڵەکەی شەقامی سالم ڕوویدا کە تیایدا 13 کەس بریندار بوون و ئەڵبەتە زەرەر و زیانی زۆری مادی بەر ماڵەکانی دەوروبەری ئەو کافتریایەش کەوت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و نوێترین زانیاریە چینە لای شڤان سڵاو لێبێت، بەیانیت باش نوێترین زانیاری لەسەر ڕووداوەکەی دوێنێ شەو چی هەیە؟ سڵاو دەبێت نوربانی تۆش باش دیارە شەوی ڕابردوو لە کاتژمێر بە دەقیقی لە سەعات 1 و 4 دقیقەیە لێرە تەقینەوەیەکی بەهۆی غازۆ ڕوویداوە لە بەشی پشتەوەی کافتریاک لە شەقامی سەوەڵەکە کە ئەم کافتریا شوێنێکی گشتیە و خەڵک شەوانە ڕووی تێدەگەن. ئەڵبەت کافتریاکە تازەیە لە نەورۆزی ئەم ساڵدا کراوەتەوە. بەهۆی تەقینەوەکەی ئەم شەوە بیناکە بە تەواوەتی تەختی زەوی بووە. لێرە زەرورزیانێکی زۆری مادی ڕوویداوە، بین باڵەخانەکە بە تەواوەتی ڕووخاوە و 13 کەسیش گەێنراوەتە نەخۆشخانە شەوی ڕابردوو. تا ئێستا 4 کەس لەو 13 کەسە ڕەوانی ماڵەوە کراونەتەوە بۆی ئەوەی کە برینەکان سوک بۆ نەشتەرگەری بچووکیان بۆ کراوە و 9 کەسی تریشیان لە ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان کە بەشیان پێویستیان بە نەشتەرگەریە بەهۆی بریناریان بەهۆی شوشە و باڵەخانەی ڕووخانی باڵەخانەکەیەوە. دەمەوێنەکان زیاتر بگوازرێتەوە. لێرە بەرگری شارستانی سلێمانی سەرگەرمی پاکردنەوەی شوێنەکەیە لە شەوە کە ئەم حاڵەتە ڕوویداوە. بەرگری شارستانی سلێمانی لێرن، تیمەکانەمیان لێرن، تیمەکانی شارەوانی لێرن بە ئامێرەکان و ئالێتەکان خەڵیکی پاکردنەوەی شوێنەکەن و لە شەوی شۆ ئەگەڕێن بە شوێن ئەوەی کە هیچ کەسێ بەجێ نەما بێ لە ژێر باڵەخانە ڕووخاوەکەدا. بەڵام تا ئێستا کە بەڕێبەری بەرگری شارستانی سلێمانی ئاماژەی پێەیە هیچ کەسێ لە ژێر ئەوەیە بەجێ نەماوە توانیان لە لەسانەوەی شوێنەکە بپشکنن لە سەعاتی داهاتووشا بە تەواوەتی شوێنەکە دەپشکن و دەست دەکەن بە پاکردنەوەی ئەم شوێنە کە لە شەوە ئەم ڕووداوەتیدا ڕوویداوە و بەڕێبەری بەرگری شارستانی سلێمانی ئاماژەشی پێیا کە بەهۆی ڕووداوەکە ئاگرێک کەوتۆتەوە، بەڵام هەرزوو تیمەکانیان توانیوان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و ئەم تەقینەوەیە کە لێرە ڕوویداوە تا ئێستا لێکۆڵین و سەرەتاییەکان دەڵێ بەهۆی بوونی غازەوە بووە لە بەشی پشتەوەی کافتریاکە، بەڵام زیانێکی زۆر بەر ماڵەکانی چواردۆری کەوتۆ بەر بیناکانی سەرجادەکە کەوتووە و زیانێکی زۆر تریش بەر ئەو شوێنانە کەوتۆکە لەم ناوە نزیکن کە ژمارەیەک هاوڵاتی شەوان لێرە کۆشیانەیە، لێرە شت دەفرۆشن، شوێنێکی قەرباڵغە لە شەواندا. دیارە ئێستا گەڕان و پشتینەکان گەشتۆتە کۆتایی، تیمەکان سەرگەرمی پاکردنەوەن و بڕیارە لە دواتریشدا زانیاری ورد و دەقیق و ئامارەکان بڵاو کرێتەوە لەلایەن بەرگری شارستانی سلێمانیەوە کە خۆیان ئاماژیان پێ لە ئێستادا زانیاریەکان سەرەتایین. ئەوەی دەیبینن ئێستا ئەو کافتریایەیە کە شەوی ڕابردوو ئەو ڕووداوی تێدا ڕوویداوە لە کاتژمێرێکی شەودا. تا ئێستاش دۆخی بریندارەکان بەشێکیان لەژێر چاودێری پزیشکیدان و دواتر تەندروستی سلێمانی خۆی یاخود سنتەری فراکەوتنی خێرای سلێمانی زانیاری زیاتر لەسەر برینارەکان بڵاو دەکاتەوەی دەیبینن یەکێکە لە ئامێرەکانی شارەوانی سلێمانی کە سەرگەرمی پاکردنەوەی بیناکەیە بە مەبەستی گەڕان بە دوای پاشماوەکانی ئەو ڕووداوی دوێنێ شەو ڕوویداوە کە وەکو ئاماژەم پێیا بەهۆی ئەوەی کە شوێنێکی گشتی بووە، ژمارەیەکی زۆر هاوڵاتی لێرە میوان بووە. ئێستا وێنەکان بۆیەوە دەگوازمەوە چنوور دەیبینیدەوە لە ئێستادا ئامێرانەی شارەوانی سەرگەرمی هێنانە دەروی ئەو کەرەستە و پارچانن کە لە باڵەخانەکە بەجێ ماون و ڕووخاون. جارێکتر ئاماژەی پێمەوە باڵەخانەکە بە تەواوەتی تەختی زەوی بووە و زیانی مادی زۆر بووە، بەڵام تا ئێستا هیچ قوربانیەکی لێ نەکەوتۆتەوە کە بێتە هۆی گیان لەدەستدان. تەنها ئەوە نەبێت کە بەرگری شارستانی سلێمانی بەیانی ڕایگەیاند کە ئەوان توانیویانە 13 کەس لە ڕێتیمەکانی تەندروستیەوە ڕەوانەی نەخۆشخانە بکەن. ئەوەی دەیبینن ئێستا بە بەردەوامی لە شەوە تا ئێستا تیمەکان بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی، بەڕێوەبەرێتی بەرگری شارستانی و تەندروستی سلێمانی و شارەوانی سلێمانیش لە هەوڵدان بۆی بتوانن بە زووترین کات ئەم باڵەخانەیە بپشکنن و دواتر لێکۆڵینەکانی خۆیان دەست پێ بکەن. بەڵێ چنوور ئەگەر تۆ پرسیارێکت نەبێ من دەگەڕێم وڵات و تیمەکانی بەردەوامن لە گەڕان و بەردەوامن لە دۆزینەوەی سەرەدا و بۆی بتوانن کە بزانن چە قوربانی هەیە. بەڵێ
سپاس بۆ هاوکارمان شڤان ڕۆف کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە شەقامی سالمەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت زانیاریەکانت بۆ گواستنەوە تایبەت بە تەقینەوەی ئەو سیستەمە غازی کە لە یەکێک لە کافتریاکانی شاری سلێمانیدا ڕوویدابوو بە هیوای لە ساخی و تەندروستیەکی باش بۆ بریندارەکان و ئینشاءڵڵا هەمووان سەلامەتە بن. بەڵام عزیزان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش تەوەرێکی تەندروستیە. هەڵبەتە ئازاری فەقەراتی پشت و فەقەراتی ملێکیەکە لە دیارترین ئازارەکان یا دیارترین و بەربڵاوترین گرفتە تەندروستیەکان کە مرۆڤ دووچاری دەبێت. کاتێکە دووچاری ئەم ئازارە دەبین هەڵبەتە ماوەیەکی کەم ڕەنگە بتوانین ئارام بگرین بەڵام دواتر پەنا دەبینە بەر چارەسەری پزیشکی و پەنا دەبینە بەر بەکارهێنانی دەرمان و دەرزی. بەڵام ئێمە ئەمڕۆ باز لە چارەسەری فیزیایی دەکەین و باز لە چارەسەری گرفتە تەندروستیەکان دەکەین لە ڕێگەی چارەسەری سروشتی و چارەسەری فیزیایی و بزانین کام لە خۆشیانن کە دەتوانرێت لە ڕێگەی چارەسەری فیزیاییەوە چارەسەر بکرێت و لە هەمان کاتدا ئازاری فەقەراتی مل و ئازاری فەقەراتی پشت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوەنە چی وا دەکات کەم ئازارە لە فەقەراتەکاندا دروست ببێ. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر نەبەز عەلی ئەحمەد کە بەڕێزیان چارەسەرکاری فیزیایی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر نەبەز سڵاوت لێبێت بەیانیت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر سەرەتا هەر بۆ بەرچاوڕوونی ئێمە و بینەرانیش با بزانین ئایا چارەسەری فیزیایی چییە چی دەگرێتەوانێ و چی جیای دەکاتەوە لەگەڵ چارەسەری پزیشکی و چارەسەرەکانی تردا ئایا تەنها بەکارنەهێنانی دەرمانە جیای دەکاتەوە یاخود جیاوازی تریشی هەیە؟ ئەم کاتەی بەڕێست و بینەرانیش باش سەرەتا سوپاستان دەکەم بۆ بەشداریکردنمان لەو بابەتە بەپێزە. من ناوم نەبەز عەلی ئەحمەدە ماستەرم هەیە لە عیلاج تەبیعی هەروەها مامۆستاشم لە زانکۆی ڕاپەڕین. ئەگەر بمانەوێ پێناسەیەکی کورت بکەین لەسەر چارەسەری سروشتی یان چارەسەری فیزیایی چییە دەمەوێت بە شتێکی کورت دەست پێ بکەم. چارەسەری سروشتی یان چارەسەری فیزیایی بە شێوەیەکی گشتی ئەمە دەگرێتەوە کە وەکو بڵێ WHO لە 3 وشەدا کورتی کردوێتەوە بۆی منیش لە 3 وشەدا کورتی بکەمەوە کە پێی دەگوترێت چی؟ پێی دەگوترێت پرۆمۆشن باشە لەگەڵ مەینتین ئان ریستۆر واتە سێشتە. یەکەم شت ئەمەیە کە نەهێڵی نەخۆشەکە توش بێت، دوو ئەمەیە کە نەخۆشەکە توش بوو نەهێڵی خراپتر بێ، سێهەمیان کە نەتێش خراپتر بێ تۆ بەرەو باشتری بگەڕێنەوە. لەگەڵ ئەمەشدا بۆ خۆی لە چەند کۆمەڵە شتێک پێک دێت. یەکێک لە شتەکان ئەمەیان چییە؟ ئەمەیان کە پێی دەگوترێت ڕێنماییکردنی نەخۆشە باشە یان ئەوە تا تەشخیصکردنی نەخۆشە یان وەکو بڵێ دیاریکردنی جۆری چارەسەرەکەی نەخۆشە کە پێی دەگوترێت بۆ منە ئینتەرڤێنشن. لە زۆری ئینتەرڤێنشنیشدا ئێمە بە شێوەیەکی گشتی چەند شتێک بەکاردێنین کە کورت کراوەتەوە ئەمیشیان بۆ 4 باش یان ئەوە تا مانیوەڵ تێراپیە واتە ئەم شتانەیە کە لە ڕێگەی دەستەوە دەکرێن یان ئەوە تا پیشن ئیدوکیشنە یان ئەو تا ڕێنماییکردنی نەخۆشە تۆ ڕێنماییکردنی نەخۆش دەکەی بە کۆمەڵە شتێکە باشە یان ئەوە تا ڕێنمایی ماڵەوەی دەدەی یان ئەوە تا پێی دەڵێ لەم شتانە دوورکەوە یان ئەوە تا قۆناغی سێمە کە دەست پێ دەکا پێی دەگوترێت تراپیوتیک ئەکسەرسایز. تۆ ئەم ئەکسەرسایزانەیە کە بۆ نەخۆشەکە دادەندرێت بۆ نمونە باڵانسە یان ئەوە تاوەکو بڵێ ڕیلاکسیشنە یانەوە تا فلکسیبلیتی یانەوە تا ترنگسینگە یانەوە تا کۆمەڵە ئەکسەرسایزە بۆ کۆمەڵە نەخۆش دیاری دەکەی. یەکێک لە نمونەکانی بۆ قۆناغی بۆ بەشی سێمیان بۆ بێنەوە بۆ نمونە جاری وا هەیە نەخۆشمان هەیە کە تۆشێک جۆرێک لە جۆرەکانی ئازاری پێش یانەوە تا یەکێک لە جۆرەکانی جەڵدە پێی دەگوترێت تەریبلیەم سترۆک نەخۆشەکە جیاوازە لەگەڵ نەخۆشەیەکە بۆ نمونە نەخۆشەکە دەکەوێت بەولادا ئەتۆ دەبێت بۆ نمونە ئەکسەرسایزی باڵانس بەو نەخۆشە بدەیت یان ئەمە تا قۆناغی سێمیان کە لە کوردستان زۆر پشتی پێدەبەسترێت 90 بۆ 99 سنتەرەکان کە پشتی پێدەبەسترێت پێی دەگوترێت چی؟ پێی دەگوترێت تراپیوتیک مۆدالیتی واتە ئەم ئامێرانەی کە بەکاردەهێنرێت بۆ چارەسەرەکان. ئەمانش بە خۆی لە چەند شتێک پێدێت. یەکێک لە شتەکان فێرماڵە. فێرماڵ یانی چی وەکو بڵێ یان ئەوە تا گەرمیە یان ئەوە تا ساردیە بۆ نەخۆشەکان بەکاردێنێ ئەمە بە جۆرەی کات و جۆری نەخۆشەکان گۆڕانکاری بەسەردادێت یان ئەوە تا میکانیکاڵە. میکانیکاڵیش بە خۆی لە چەند شتێک پێک دێت کە بەهێزترینیان لە کوردستان کە بەکارهێنانێتی تراکشن ئەوکو بڵێ ساعبە یان ئەوە تاوەکو بڵێ ڕاکێشانی پشت و ملە جا ئەمەش تۆ دەتوانی لە ڕێگەی دەستەوە بیکەیان لە ڕێگەی
دەتوانین لە ڕێگەی ئامێرە تایبەتەکانەوە تۆ دەتوانی بیکەی یان ئەوە تا پێی دکتر ئیلکترۆمەگنێتیک تراپی لە ناو ئیلکترۆمەگنێتیک تراپیشدا وەکو بڵێ چارەسەری موگناتیسیەکاندا چارەسەرێک کە سەدانەوەتون نەیتوانم سەداسەتی سنتەرەکانی کوردستان پشتیان پێوەستووە ئەمەشیان پێی دکترێت چارەسەر وەکو بڵێ ئیلکترۆتراپی چارەسەر لە ڕێگەی کارەباییەکانەوە کە بۆ نەخۆشەکان بکرێت. باشە دکتۆر نەبەز لە ڕووی کاتی پێویست بۆ چارەسەرەوە ئایا چارەسەری فیزیایی دەتوانین بڵێن کاتی زیاتر پێویستە وەک لە چارەسەری پزیشکی و چارەسەرەکانی تر یاخود ئەوە تا هەروەک ئەوان وایە بەڵام چۆنیەتی ئەنجامدانی ڕاهێنان و ڕێنمایەکان و جێبەجێکردنەکەی ڕۆڵ دەبینێت. خۆی بە جوێرەی نەخۆشەکان دیاری دەکرێت ئەمە لە پێشتریشدا باسم کرد. هەندێک نەخۆشە بۆ منە تۆ دەتوانانی 10 ڕۆژی بۆ دابنێ هەندێک نەخۆشە 4 ڕۆژی دەوێت هەندێک نەخۆشە 2 هەفتەی دەوێت هەندێک نەخۆشە وە زیاتری دەوێت چۆن ئێمە کۆرسی دەرمانمان هەیە وەکو بڵێ کۆرسی دەرمانی ئەنتیبیۆتیکمان هەیە کە بۆ منە پزیشکە وەڕێزەکان دەڵێت بۆ منە دەبێت 7 ڕۆژ بخورێت یان ئەوە تا 14 ڕۆژ دەوێت بەکاربێنرێت لە هەمان کاتیشدا فیدۆتەراپی یان ئەوە تا ئیلاستەبی چارەسەری فیزیایی ئەمیش کۆرسی خۆی هەیە نەخۆش دەبێت بە جوێرەی کەسی پسپۆڕەکەیدا لەژێر کۆرسەکەیدا بمێنێتەوە هەندێک نەخۆشمان هەیە بۆ منە فقراتی پشتیان هەیە کەسەی دەکەی مشکلەکەی لە نێوان بۆکو بڵێ کە جۆرەکانی فقرات وەربگرن سترینیان ئەو تا سپرینەوەکو بڵێ برینداربوونە لە ماسوولکە و بەستەرەکانی جسمدا سی دەکەی ئەمە نەخۆشەکە بە 2 بۆ 4 جەلسە باش دەبێت بەڵام ئەگەر سەیرت کرد مشکلەکەی لە فقراتەکەیدا هەیە باز لە فقرات و هۆکاری دروستبوونی ئازاری فقراتکەین بەڵام ئەمەوێ بە شێوەیەکی گشتی ئەوە بپرسین کە ئایا ئەو نەخۆشیانیان ئەو گرفتە تەندروستیانی کە دەتوانێت لە ڕێگەی چارەسەری فیزیایی و چارەسەر بکرێت بە شێوەیەکی گشتی گرفتە تەندروستیەکان چین کە دەتوانێت لەم ڕێگەیەوە چارەسەر وەربگرێت. خۆی بە شێوەیەکی گشتی کە ئەمەی دیاری کراوە کوڵی پارتەکانی فیدۆتراپی ئیلاستەبی 21 بەشی هەیە کۆکو چۆن لە سەردەمی تازەدا بەشە پزیشکەکان گۆڕانکاریان بەسەرداتوە بۆتە سەب سپێشاڵیتی باشە وەکو بڵێ گۆڕانکاری بەسەرداتەوە سەب سپێشاڵیتی یانی چی وەکو بڵێ کورتکردنەوەی نەخۆشیەکانە لە یەک بەشدا عیلاجتەبیعی بەخۆی بە شێوەیەکی گشتی دابش کراوە بەسەر 21 بەش جۆری چارەسەردا ئەمە تۆ لەسەرەوە دەست پێ دەکاتە تاوەکو قاسەکان دەست پێ دەکات شتێک تۆ بڵێمێکی لە چارەسەر فیزیایەکان پێی دکتۆر سپیریچوال تێراپی وەکو بڵێ چارەسەری ڕۆحی بەڵام کە کورتی بکەمەوە لە سنتەرەکەی خۆمدا ئێمە لە سنتەرەکەماندا بە شێوەیەکی گشتی نەخۆشانی جەڵدە وەردەگرین نەخۆشانی شەلل دەماغ وەردەگرین نەخۆشەکانی فقرات و مل و پشت وەردەگرین نەخۆشەکانی وەکو بڵێ جونگەکان وەردەگرین کە ئەمانی سەوەفان و ئیلتیهابوانە ڕقبوونیانێ و دوا بەدوای ئەمە ئەو نەخۆشانە وەردەگرین کە دڕکەپەتیان بریندار بووە بەهۆی بەرکەوتەیەکی زەبرێکی دەرەکیەوە بەهۆی بە ئەوکو بڵێ ڕووداوێکی نەخوازراوە بۆ یان ئەوتە بەهۆی بەربوونەوە بووە یان ئەمە تا ئەمانەی دوای نەشتەرگەری سوڵتان سەیدەکەی جونگەکانیان ڕق دەبن. بەڵێ باشە دکتۆر نەبەز یەکێک لە دیارترین و بربڵاوترین گرفتە تەندروستیەکان هەروەکو پێشکێکەشدا ئاماژەم پێدا ئازاری فقراتی مل و پشتە کەواتە زۆر جار بازەوە دەکرێت کە ڕێگەی چارەسەری فیزیایی بە ڕێگەیەکی باش و گونجاو دەزانن بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە تەندروستیە بەڵام پێشەوەی کە بازە چارەسەرەکە بکەین باجارێ بزانین هۆکاری دروستبوونی ئازاری فقراتی مل و پشت چییە هەر یەکان بەجێ ئاماژەی پێ بدەیت سپاس دەکەین. زۆر سپاس دەکەم خۆی دروستبوونی فقرات بە شێوەیەکی گشتی یان مشکلەکە لە خۆیدایە باشە یان مشکلەکە لەو ئەندامانەی کە لە دەوروبەری فقراتەکەدا بۆ نمونە باسی نمونەکانی فقراتی پشتت بۆ بکەم یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فقراتی پشت چییە وەکو بڵێ دڕانوو یان ئەو تا برینداربوونی ماسوولکە و بەستەرەکانی کە دەوروبەری فقراتەکەیە ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکاری دووەمیان چییە هۆکاری دووەمیان ئەمەیە دیسکی ناو بڕبڕەکان دەدەسێت باشە کە دیسکی ناو بڕبڕەکان تەقی یان ئەو تا گوپی کرد تأثیری دەکاتە سەر دەمارەکە و دەبێتە هۆی دروستبوونەوەی تەسکبوونەوەی دەمارەکە یان ئەوە تا دەبێتە هۆی برینداربوونی دەمارەکە سەیرەکەی نەخۆشەکە ئازارێکی زۆر لە پشتیدا سەیرەکەم لە قاچیدا دروست دەبێت یان هۆکاری سێهەمیان کە پێی دەگوترێتی وەکو بڵێ پێی دەگوترێت سپۆندیلۆلیسیس ئەمە چییە مشکلە لە دیسکەکەیدا نییە لەم نەماسوولکەکەیدا نە لە بەستەرەکەیدا سەیرەکەی بۆ خۆی ئێسقانی فقراتەکە لە شوێنی خۆیدا دەردەچێت ئەمە دیسان تەأسیرێک دروست دەکات بە شێوەیەکی گشتی لەسەر دەمارەکە نەخۆشەکە ئازارێکی زۆر لە پشتیدا سەیرەکەی هەم لە قاچەکانیدا دروست دەبێت یان سەیرەکە یەکێک لە هیچ یەکێک لەمانەی نییە لە هەندێک نەخۆشمان هەیە بەهۆی تەمەنەوە دروست دەبێت پێی دکتۆر ئۆستۆپۆرۆسیس چییە ئەمانەیە کە سەیرەکەی نەخۆشیەکە
تووشی پوکانەوە و زەعیفبوونی ئێسقانەکانی دەبێت یان ئەوەتە پێی دوکتر ئۆستو ئارتراتیس جۆری کەمان هەیە ئەمانە بەهۆی سەوفانی پشتەوە سەیدەکەی نەخۆشەکە ئازاریان بۆ دروست دەبێت یان سەیدەکە هیچ یەکێک لە ئەمانە نییە نەخۆشەکە بۆی ئینفێکشنەوە دروست دەبێت ئەو کۆ بڵێ ئیلتیهابێکەوە بەهۆی بەکتریایەکەوە بەهۆی ڤایرۆسەکەەوە سەیدەکەی نەخۆشەکەدا لەوەدا فەقەراتی بۆ دروست یان ئەمەتا جۆرێکی فەقەراتمان هەیە بەیان ئینفلامەیشنە التهابی پشت یان ئەو تا ڕۆماتیزمی پشت کە پێی دەگوترێت ئەنکیلۆزینگ سپۆندیلایتیس سەیدەکەی ئەمانە ڕەبتیان بە فەقەراتەوە هەیە بەڵام چەند جۆری کەمان هەیە کە دەبێتە هۆی دروستبوونی پشت مشکلەکە هیچ لە پشتدا نییە سەیدەکەی مشکلەکەی لە ئەندامەکانی ناوەدایە بۆ نمونە لە ئافرەتاندا زۆربەی کارکە نەخۆشێکی ئافرەتت دێ بۆ لای ئێمە کە پێشەوەی ئێمە ئەگزامینێشنی پشتی بکەین باشە کۆمەڵە پرسیاری دیاریکرا و گرنگە لە نەخۆشەکە دەکەین یەکێک لە شتەکان ئەمەیە بۆ نمونە ئایا نەخۆشەکە وەکو بڵێ ئیلتیهابی هەیە لە بۆڕی میزدایەنەوە تا لە میزڵداندا بەشێکە ئەمانەی زیاتر لە خانمانیان لە ڕێگەزیمە زیاتر وەک لە پیاوان خۆی بە شێوەیەکی گشتی کە داتای وەرم گرتووە لە سنتەرەکەمدا بۆ توێژینەوە لە ڕێژەی دروستبوونی پشتێشە لە ئافرەتاندا زیاترە لە دەڤەری ڕاپەڕین وەکو لە پیاواندا بۆ کارەکەی چییە؟ یەک وەکو بڵێ لە ئافرەتاندا ماسوولکەکانیان کە زۆر لاوازە کە ئەمە بە ئاسانتر دەبێتە هۆی دروستبوونی دیسک لە نێوان بڕبڕەکاندا بە ئاسانتر دەبێتە هۆی دروستبوونی برینداربوونی ماسوولکەکان وەکو بڵێ ماسوولکە و بەستەرەکان لە پشتدا یان ئەوە تا یەکێک لە هۆکارەکانی کە زۆر ئازار دروست دەکات چییە؟ ئەمەیە وەکو بڵێ ئیلتیهاب لە ئافرەتاندا زیاترە وەکو لە پیاواندا ئەمەش چۆن جیاواز دەکەن یەک پۆینت زۆر گرنگە بۆ ئەوی بینەرانی بەڕێز کە جیاوازیەکی کورد لەوەیدا دروست بکەین جیاوازی چییە کە بەهۆی فەقەراتی وەکو بڵێ بەهۆی ئیلتیهابی ئافرەتانەوە دروست دەبیان لە وتە لە پیاوانە یەک جیاوازێکی زۆر کورت هەیە بۆ ئەوی بەرچاوڕوونی کارەوە ئەم ئازارێکە بەهۆی فەقەراتەوە لە فەقەرات دروست دەبێت و پەیوەندی هەیە بەلانی ئافرەتان و ئیلتیهابی ئافرەتانەوە سەیدەکەی نەخۆشەکە بەردەوام ئازاری هەیە بە درێژبوون بە ڕاوەستان بە ڕۆشتن هەموو کاتێک ئازاریە بەڵام ئەمانەی کە بەهۆی برینداربوونی ماسوولکەکانەوە تا بەهۆی دەرچوونی دیسکەکانەوە سەیدەکەی نەخۆشەکە لە هەندێک باردا باشترە سەیدەکەی لە هەندێک باردا خراپترە بەڵام بەهۆی نەخۆشی ئافرەتان و ئیلتیهابی ئافرەت سەیدەکەی نەخۆشەکە بەردەوام ئازاری بۆ دروست دەبێت ئەمە چارەسەرەکان دەگۆڕدرێت هەم لای ئێمە هەم لای پزیشک کە دەڵێی لە خانمانێ یا بڵێ لە ڕێگەزیمێدا زیاترە پرسیارێکم لا دروست بوو ئایا کە خانمان بڵێ دووگیانبوونی خانمانی یاخود ژمارەی دووگیانبوونی خانمان ئەمە هیچ کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم ئازارە بڵین ئازارەکانی فەقەرات بە شێوەیەکی گشتی بۆ پێی کە خانمان لە کاتی دووگیانیدا بڕێکی زۆری ڤایتامین و کالیسیۆمی لەشی دایکەکە کە بۆ مناڵەکەی دەچێت ئەمە هیچ کاریگەریەکی هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە تۆ یەکێک لە کۆتایی وشەکان دەکەویستم قسەکان دەکەویستم لە سەری بڕۆم ئەمەیە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فەقەرات و لاوازبوونی بڕبڕەکانی پشت و وەکو بڵێ لاوازبوونی ماسوولکەکانی سک و پشت ئەمەیە لە پێشتردا ئافرەتان بە ڕێژەیەکی زۆر منداڵیان بوو بەڵام یەک پۆین لێرەدا گرینگە ئەم ئافرەتانی کە پێشتر ڕێژەیەکی زۆر منداڵیان بۆ لە هەمان کاتیشدا ماسوولکەیان بەهێز بووە ئەم ڕێژە زۆری منداڵێکە پێشتر بوویانە کە ئێستا ئافرەتی ئێستا ببێت دڵنیا بە لەوەی زۆر بە ئاسانتر و زووتر تووشی فەقەرات دەبێت واتە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فەقەرات لە پێشتردا لە ئافرەتاندا زیادبوونی ڕێژەی منداڵانە تیاندا بۆ من خۆشمان هەیە جاریەوە بەهۆی فەقەراتەوە بەهۆی کەسێک چۆتە کەسێکی ناشارەزا منداڵیەوە سەیرێکی لە دیسکەکانی پشتی دەرچووە سەیرێکی لە فەقەراتەکانی دەرچووە لە هەمان کاتیشدا سەیرەکەی ڕێژەی حملەکەی لە 6 مانگی بۆ مانگی سەیرەکە هەمان کاتە ئیشی دەرە و جوتیاری هەر کردووە کە پشتی چەماوەندوتەوە ئەم کاتە ئاسانتر تووشی نەخۆشەکە بۆ لە چاو ئێستا کێش هیچ کاریگەریەکی یان هیچ ڕۆڵێکی لە دروستبوونی ئەم ئازارەیە دکتۆر؟ بەڵێ یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فەقەرات ئەمەیە کە قەڵەویە ئەمانەی ڕێژەی بۆ دیماز ئیندێکسیان بەرزە بەڵێ بەکارهێنانی مۆبایل یاخود زۆر سیرکردنی کۆمپیوتەر و شێوازی دانیشتنی کەسەکان ئەمە هیچ کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازاری فەقەرات؟ یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فەقەرات کە لە خاڵەکانی کۆتاییدا بوو بەهۆی گفتوگۆیەکەمان پسڕانی تێدا دروست بوو یەکێک لە هۆکارەکانی چییە وەکو بڵێ پۆستسەراڵە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی فەقەرات وەکو بڵێ پۆستسەراڵە تو چۆن دەمێنیەوە سەیدەکەی کەسێکمان بۆ هاتووە بەهۆی پۆبجیەوە یان ئەوە تا سەیدەکەی بۆ یاریە ئەلکترۆنیەکانەوە یان ئەوە تا سەیدەکەی بەهۆی مۆبایلەوە ڕێژەیەکی زۆر سەیدەکەی ملی چەماندۆتەوە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی فەقەراتی مل یان ئەوە تا سەیدەکەی لە
شەو تا بەیانی سەیرەکەی لەسەر سەگ درێژ بووە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی تەشەنوزات و برینداربوونی سەیرەکەی ماسوولکەکانی پشت ئادیسان ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی فەقەرات بەڵام زۆری فەقەراتەکانیان دەکرێت گۆڕانکاری هەبێت لەگەڵەوەکانی کە لەسەر ئەو شێوازی خەوتنی کە ئاماژەت پێدا دکتۆر شێوازی خەوتنەکە یاخود بەکارهێنانی ئەو سەرینە یان ئەو بالیفەی کە کەسەکە لەسەری دەخەوێت ئەمە هیچ کاریگەری هەیە لە دروستبوونی فەقەراتی ملدا بە دیاریکراوی؟ بەڵێ ئێستا یەکێک لە جۆرەکانی فەقەراتی مل کە تا ڕادەیەکی زۆر کە نەخۆشانە بۆ منە ڕۆژانە دەنەخۆشی فەقەراتی ملمان هەبێت پێنجمانە بێت یەکێک لە ئەوانە بەهۆی شێوازی خەوتنەکەیەتی جاری وا هەیە سەرینەکەی بەرزە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی کەشنگبوونی ماسوولکەکان لە ملدا سەیرەکەی ماسوولکەکانی ملی ڕق دەبێت باشە توانای جوڵی کەم دەبێتەوە یان ئەو تا بەشێکی زۆر ئەمە لە ئافرەتاندا ڕوودەدات سەیرەکەی زۆر لە سەرسک دەخەون ئەمانەی کە زۆر لە سەرسک دەخەون ئەمانە دەبێتە هۆی تێکچوونی شێوازی فەقەراتەکانیان بۆ نمونە ئێمە دەزانین فەقەراتی ملیانەوە تا پشت قوسێکی تێدا ئەمانەی کە زۆر لە سەرسک دەخەون دەبێتە هۆی تێکچوونی ئەم قوسیە لە سەرەتادا دەبێتە هۆی گرژێکی زۆر لە ماسوولکەکاندا ئەگەر ئەمە چارەسەر نەکرا دوای دەبێتە هۆی تێکچوونی فەقەراتەکانی پشت و مل و دەرچوونی یەکێک لە دیسکەکان و تێکچوونی پەلەکانیان ئێمە بیرمان نەچێت جاری وا هەیە فەقەرات کە لە پشتدا دروست دەبێت سەیرەکەی نەخۆشەکە قاچی سەر دەبێت سەیرەکەی نەخۆشەکە وەکو بڵێ توانای ڕۆشنی کەم دەبێتەوە وەکو بڵێ کۆنتترۆلی میز دەدەزدا لە هەمان کاتیشدا لە ملدا ڕاستە جاری وایە نەخۆشمان بۆ هاتووە بۆ لامان بە هیچ یەکێک لە ئازاری پشت و من نەهاتووە سەیرەکەی نەخۆشەکە شتێکمانەیە پێی دکتۆر ڕادیکلۆپاتی پێین واتە نەخۆشەکە کە دێ بۆلات جاری بەهۆی ئازاری ملەوە نایە بۆلات یان تا بەهۆی ئازاری پشتەوە نایە بۆلات کە نمونەیەکت بۆ بێنمەوە زۆربەی بەشێک لەو نەخۆشانەکە دێ بۆلات سەیرەکەی بە ئازاری سەر دێ بۆلات یان ئەوتە بە ئازاری پشتە سەر دێ بۆلات یان بە ئازاری دەفەی شان دێ بۆلات یان ئەوتە بە ئازاری دەست دێ بۆلات لە هەمان کاتیشدا لە قاسەکانیشدا هەڕاستە بەهۆی ئازاری قاسەوە دێ بۆلات یان ئەوتە بەهۆی سەربوونی قاسەوە دێ بۆلات واتە دیاریکردنی زۆری نەخۆشی فەقەراتی مل و پشت وابەستە نییە تەنیا نەخۆشەکە بڵێ پشتم دێشێت یان ملم دێشێت دوێنێ ئێوارە نەخۆشەیەک هات بۆ لامان کە ڕێژەی فەقەراتەکەی زۆر بوو ئیمەلی سەیدەکەی پێشتر نەخۆشەکە ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبووە چونکە نەخۆشەکە تووشی عەدسێکی سارە نەبووە تووشی بەربوونەوەیەک نەبووە نەخۆشەکە ئێستا گەشتۆتە حاڵەتێکی خەتەرناک سەیرەکەی دەمارەکانی سێدەمانی ملی تەسک بووەوە نەخۆشە بە هیچ کاتێک نەچۆتە لای یەکێک لە دکتۆرەکان پزیشکە بەڕێزەکان وەکو بڵێ ملم دێشە سەیرەکە بە ئازاری دەست چۆ بۆلا یان ئەوەتە بە ئازاری شیان چۆ بۆلا یان ئەوەتە بە ئازاری ماسوولکانی پشتەوە تراپیزیەز مەسڵەکان سەیرەکەی چۆ بۆ لای پزیشکەکان واتە مەریض نییە نەخۆشکە تەنیا پشتی بێشێت یان ئەوەتە ملی بێشێت ئەم کەسە فەقەراتی بێت جاری وا دەستی دێشێت بۆ کۆبڵی سەری دێشێت سەرسەمتی دێشێت قاچی دێشێت دەتوانین بڵێ پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان سڕبوونی پەلەکان و فەقەرات و ئازاری فەقەراتە بە هەردوو جۆرەکەیەوە بەڵێ 100% پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە ڕێگەی گواستنەوەیەکی ئاذارەوە پێی دەگوترە ڕادیکلۆپاتی پێین بەڵام بیرمان نەچێت هەموو سەربوونێکی قاچ و دەست مەرج نییە وەکو بڵێ فەقەراتی مل بێت یەکێک لە شتەکان بۆ نمونە جاری وایە ئەمانەی کە زۆر دادەنیشن باشە ئەمانەی کە زۆر دادەنیشن سەیدەکەی قاچەکانیان سەر دەبێت ئەمانەی کە سەیدەکەی قاچەکانی سەر مەرج نییە فەقەرات بێت یەکێک لە هۆکارەکان ماسوولکەیەکمان هەیە لە سەر سمتە پێی دەگوترێت پێریفۆرم مەسڵ کە تووشی نەخۆشەکە پێی دەگوترێت پێریفۆرم سیندرۆم سەیدەکەی نەخۆشەکە قاچی سەر دەبێت ئەمە تۆ دەتوانانی بە ئامێری جیازی شۆکۆی ڤێمە ئیشی لەسەر دەکەین بە دووسێ جەلسە باش دەبێت و ماسوولکەی بۆ دەگەڕێنەوە شوێنی خۆی یان ئەوە تا سەیدەکەی نەخۆشمان هەیە ئەمانەی کە دیسان بینەوە سەر ئەو پرسیاری بەڕێز سەیدەکەی موبایل زۆر بەکاردێن دەستی زۆر بەکارێنەوە ئەمانە کە سەیدەکەی دەستیان زۆر بەکاردێن سەیدەکەی پەنجەکانیان سەر دەبێت ئەم دوو پەنجەیە کە لە ڕێگەی بۆ نمونە لە مشکلێک جاری وا هەیە کە مشکلەکەی لە میدیان نێرڤە وەکو بڵێ نەخۆشی پێی دەگوترێت کارپال تەنە سیندرۆم سەیدەکەی پەنجەکانیان سەر دەبێت واتە سەربوونی پەلەکان و قاچ ڕاستە 100% ڕاستەوخۆ تۆ دەیبەستیەوە بە پشت بەڵام مەرجنی هەموو کاتێ مەرجەکە لەسەر ئەو بەکارهێنانی مۆبایلێت کە ئاماژەت پێدا هەندێک جار ڕەنگە ئەگەر ژنان بن یاخود پیاوان بن کاتێککە دەستیان گیرا بێت تەلەفۆنێکیان بۆ دێ مۆبایلەکە بەشانیان و گوێیانەوە دەگرن و قسە دەکەن واتە دەستیان بەکارنانە دەستیان گیراوە ئەمە هیچ کاریگەریەکی هەیە دەبێتە هۆی دروستبوونی ئازاری فەقەراتی مل بە تایبەتی بەڵێ دەتوانین بڵین وەکو بڵێ بەشێکە ئەوانەی کە زۆر مۆبایل بەکاردێنن بەم جۆرە دەیگرن سەیدەکەی یەک لە کورتی بکەمە بۆی نەخۆشەکان بەوکۆ بڵێ بینەرانی بەڕێز باشتر تێبێن
کەسێکمان بۆات کە پێشتر نەخۆشێک بوو لە دەرەوە هاتبووە سیدەکەی لە دەرەوە ئیشی علاقی دەکرد ئەوەندەی دیگو موبایلم بەکارهێناوە بۆ منە لە کاتی شەکەمدا بەو جۆرە موبایلی بەکارێنەوە کە هاتووە بۆ لامە سیدەکەی ئێمە کە سیدەکەی ئەکسڕێکی بۆ لە هەمان کاتدا کە سیدەکەی تووشی نەخۆشی فەقەرات بووە بەڵام سیدەکەی بڕبڕی ملیشی شێوەکەی گۆڕاوە تووشی جۆرێک لە نەخۆشەکانی فەقەرات بووە کە بە هۆی تێکچوونی بڕبڕەکانی ملەوە بەڵێ شێوازی گرتنی موبایل باشە زۆر بەکارهێنانی وەکو بڵێ مانەوەت ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی فەقەراتی مل و پشت کاک دکتۆر یەکێک لەو خاڵانەی کە بەلام و گرنگە کە لەسەری بدوێن و بەڕێستان زانیاریمان بێتێ لەسەری ئەویش تەقاندنی مل و پشتە کە ڕەنگە هەندێک کە زۆر ڕاهاتە بێت کە جوگەکانی بە شێوەیەکی گشتی و پشت و مل بتەقێنێت وە ئێستا چەند سنتەرێکیش کراوەتەوانێت کە بەحساب بە شێوەیەکی ئەکادمی پشت و مل ئەتەقێنن ئایا تەقاندن هیچ کاریگەری هەیە دەبێتە هۆکار بۆ دروستبوونی ئازاری فەقەرات بە هەردوو جۆرەکەیەوە؟ ئێمە یەکێک لە چارەسەرەکانی ئیلاستەبیئی باشە یەکێک لە چارەسەرەکانمان چییە ئێمە بە ئەمە پێی دەگوتری کیرۆپراکتیک یان ئەوتە مانیپیڵۆیشنی پێدەگوتریان ئەوتە ئۆستۆپاثی پێدەگوترێت یەکێک لە چارەسەرەکانی فەقەراتی مل و پشت تۆ دەتوانین لە ڕێگەی تەقانەوە بکەیت بەڵام ئایا چێدێکی ئەمە پرسیارەکەیە بۆ نمونە ئێمە لە دەرەوە لە ئەمریکا سەرەکی جامعەیەکمان هەیە بە ناوی کیرۆپراکتیک دیپارتمنت نەخۆ کەسەکە خوێندکارەکە ئەو کەسی کە دەبێتە کیرۆپراکتەر 4 ساڵ بۆ 5 ساڵ لەوێ دەخوێنێتە تاوەکو ئەو بڕوانامەیە پێدەدرێت بۆ نمونە من لە هیندستان 1 ساڵم لەسەر خوێندووە هەتا بڕوانامەیەکیان پێداوام بتوانم ئیشی لەسەر بکەم بەڵام ئایا کەسێک دەتوانێت بە ڤیدیۆیەک لە یوتیوب ئەمیشە بکات نەخێر یەکێک لە نمونەت ببینەوە لە مانگی 12 ئێمە نەخۆشێکمان هەبوو ڕێژەی فەقەراتەکەی ئەوەندە زۆر نەبوو ڕۆژێک هات بۆ لای ئێمە دوایی بینیمەوە چەند ڕۆژێک دواتر سیدەکەم نەخۆشەکە نەشتەرگەری بۆ کراوە گوتم بووە لە ئەتۆ گوتی وەڵڵا چوومە لای جەڕائێک لە هەمان کاتەکە پشتی بۆ تەقاندەوە سیدەکێکی لە بڕبڕەکانی فەقەراتی پێنجی شکان بوو نەخۆشەکە ئەو کەسە کە پشتی بۆ تەقاندەوە واتە لە ڕێگەی تەقانەوە بەڵە بەشێکە لە چارەسەری فەقەراتەکان بەڵام چێ دەیکات ئەمە گرینگە واتە دروست بەکارهێنانی دروست بۆ شێوازی تەقانی بڕبڕی پشت و من یەکێکە لە چارەسەر بەس گرنگەوەی کەسێکی تایبەتمەند بیکات ئەگەر بە پێچەوانەوە باسیکەین کە دەڵێت دەبێتە چارەسەر بەڵام ئەگەر بە شێوەیەکی نە ئەکادیمی یاخود بەو شێوەی نەبێت کە جەنابتان ئاماژەتان پێدا و بە شێوەیەکی هەڵە بکرێ ئەمە دەبێتە هۆکاری دروستبوونی ئازاری فەقەرات یاخود ئازارەکە زیاتر بکات؟ بەڵێ دەبێتە هۆی دروستبوونی لێکەوتەیەکی خراپ جاری وایە لەسەر نەخۆشەکە کە نمونونەکەی پێشتر بۆ منایە جاری وایە نەخۆشمان هەبووە سیدەکەی پشتیشکەوە بەهۆی ئەم تەقانەوە کە لە دەرەوە بگرەوە سیدەکەی نەخۆشمان هەبووە لەو دوسە ڕۆژێ پێشتردا کە کەسێک پشتی بۆ تەقاندووە سیدەکەی لینجەمادەکەی پشتی لەگەڵ ئەمە دەرچووە واتە کە بە شێوەیەکی دروست نەکرێت بەڵە دەبێتە هۆی خراپتر بوونی هەم ئازارەکەی هەم ڕێژەی دروستبوونی فەقەراتەکەی لە مل لە پشتدا ئەمدا شتێکت بە نمونە بۆ بێنمەوە تەقاندنی مل کە کەسێکی پرۆفیشنال لەیکە زۆر خەتەرە جاری وا هەبووە کە سەیرەکەی ئێستا لە کەناڵی BBC دایەتێک لە نوویسەکان لێسەر لە یوتیوب داماتەوە کەسێک ملی بۆ کەسێک تەقاندووە سەیرەکەی لە هەمان کاتدا تووشی جەڵدەی دەماغمە باشە یان ئەودا سەیرەکەی تووشی برینداربوونی دەرکەپەتێک بووە تووشی شەلەلی سەیرەکەی دەست و قاچی بووە واتە ڕێنمایی من بۆ بینەرانی بەڕێزی گەلی کوردستان ئەمەیە بە هیچ شێوەیەک خۆ نەدەنە دەست ئەم کەسانە کە بڕوانامەیەکیان نیە کە شارەزاییەکیان نیە لەسەر تەقاندنی مل و پشتدا تایبەت فەقەراتی مل کاک دکتۆر وەکو دواپرسیار ئەمێت پرسیار لەسەر ئەوکەم ئایا بەکارهێنانی پێڵاوی بەرز لەلایەن خانمانەوە ئەمە تا چەند هۆکارە بۆ دروستبوونی ئازاری فەقەراتی پشت و لەگەڵ ئەوەشدا جوڵەی ناتەندروست یاخود جوڵەی لەپەڕیان هەڵگرتنی شتی قورس ئەمان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئازاری فەقەراتی پشت؟ خۆی پێڵاو وەکو بڵێ کە ئەمەی دیاری کراوە بەرزی پێڵاو باشتر وایە وەکو بڵێ تاو فلاتیش نەبێت تاو بەرزیش نەبێت دەبینی 2 سانتیم بۆ 5 سانتیم بێت لە هەر یەکێک لەمانە کەمتر یان ئەو تا زیاتر هۆکارێکە بۆ هۆکارەکانی دروستبوونی ئازاری پشت لەوانەیە ئازارەکە ئەوە نەبێت زۆر تاسی لەسەر فەقەراتە بکە لەوانە بێتە هۆی دروستبوونی گرژبوونی ماسوولکەکانی پشت ڕێنمایی کەم ئەوەیە بۆ خانمانی بەڕێز یان ئەوە تا بۆ پیاوانی بەڕێز ئەمەیە کە بۆ نمونە شتێکیان هەڵگرت باشە لەگەڵ ئەمەدا پشتی زۆر بۆ مەچەمێنە زۆربەی هەر زۆر دروستبوونی فەقەرات بۆ شتی قورسەوە ئەمەیە سەیرەکەی نەخۆشەکە سەیرەکە ڕاستەخۆ پشتی چەمەتەوە نەخێر کەوە سەر ئەژنۆ ئەم جار شتەکە هەڵبگرێت یان ئەوەتە ئەم ئافرەتانەی سەیرەکەی قاب دەشۆ سەیرەکەی یان ئەوتا لە ماڵە زۆر دەبێنێت گەسکێکی کارەبا سەیرەکەی لە ماڵەکە بە یەک ڕۆژ هەمووی لێ دەدات ئەمە شتێکی زۆر غەڵەتە تۆ ئەمڕۆ ژوورێک پاکۆ سبەینە ژوورەکەی پاکۆ
یان ئەوەتە سیدێکی کەسێکە میوانداری کردووە ئەوەندە قاپ و قاچاقی لە بەدەستیدا بە سەعاتێک 2 ساعت لێ نابێتەوە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی فقراتەکەیتەوە نە ئیشەکانت دابش کە بەسەر ڕۆژانەدا نەک ڕۆژێک هەموو ئیشەکەی و ڕۆژێک نەیکەی ئەمە دیسان بۆ جەستەی خۆشت باشە بۆ دیسان پارێزگاریشی دەکەی لە فقراتەکەشت ئەگەر وەکو بڵێ ئایا پرسیارێکە کە دروستکەینیان لە بینی من و بەڕێزدا ئەم عیلاستەیانە ئەم چارەسەرە گرنگانە چن کە لە کوردستاندا ئێستا بۆ نەخۆشانی فقرات مل و پشت دەکرێت یەکەم شت کە زۆر گرنگە هەمیشە بە نەخۆشەکانی خۆمای پێدەگوت پێی دەڵم پارێزیکردنە ئەم پارێزیانەی کە بۆ دادرێت پارێزیکردن پێش هەموو شتێکە تۆ کە بە دەرمانەکە باش بوو بە ئیلاسەبەکە باش بوو ئەگەر پارێزی نەکەی واتە هیچ لەسەر هیچەوە نەکردو باشە یەکەم شت پارێزیە پارێزیەکان چییە ئەمانەی کە بۆ پشت دەکرێت یەکەم ئەوەیە کە زۆر نەخۆشەکە چوار شت خۆ پارێزی زۆر میمە ڕاوەستانە لە ئارزدانیشتنە شتی قورسە پشت سەمانەوەی ئەم چوار شتە نەکات کە نەخۆشەکە باش بوو باوەڕ ناکەم زارێکە بۆی گەڕێتەوە باشە یان بۆ مل کە زۆر گرینگە نەخۆشەکە لە سەرسک نەخەوێت سەرینی بەرز نەبێت شتی قورس دیسان لەوێشدا هەردووبارە دەبێتەوە شتی قورس سەڵ ناگرێت دوا بەدوای ئەمە کۆمەڵی ڕێنماییە کە کۆمەڵی وەرزشەکە بە نەخۆشەکە دەدەین ئەم وەرزشانەوەکو خۆی جێبەجێ بکات لەگەڵ ئەوەی کۆرسی دەرمانیان ئەوە تا ئیلاستەبێکە دەکۆ بڵێ وەکو خۆی بەکاربێنە بۆی نەخۆشی فقراتەکەی پشت مل یانچە چاک بێتەوە تازەترین چارەسەر کە بۆ نەخۆشەکانی فقرات دەکرێت چییە ئەمەیە کە بۆ نمونە بەکاردێنرێت کۆمەڵێ پێ ئەجیزەیە ئەم لە ڕێگەی کارەباییەکانەوە جیازی لەیزەرە کامە زۆر ئیفکتیڤە یان ئەوە تا شۆگویڤە لەگەڵ ئەمەدا نەخۆشەکە کە دیسکەکەی ملی دەرچوو ئاگدار بە نەدی ئەسقانەکانیان ئەوە تا ئین پشتی باشترین شت ئەمەیە نەخۆشەکە تا ڕادەیەکی باش ڕاکشم کە بۆ مەرجەی نەخۆشەکە لەم قۆناغەدا ئیلتیهابی پشتی نەوێت ئیلتیهاب هەبوو نەخۆشەکە ئازاری زیاد دەکات ڕاکێشانی پشتە لەگەڵ وەرزشەکان و ڕێنماییەکان و کۆمەڵێ وەکو بڵێ ئیلاستەبەی کە نەخۆشەکە دڵنیام تا ڕادەیەکی زۆریان گۆڕانکاریان بەسەردادێت و بەرەو باشبوونەوە دێن دەستەکانە خۆش بە دکتۆر نەبەست زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆر نەبەست عەلی ئەحمەد کە بەڕێزیان چارەسەرکاری فیزیایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئێستا لە هەرێمی کوردستاندا و خێزانەکان و تاکی کۆمەلگای کوردی گرنگێکی زۆر با سەوزایی و ڕێژەی سەوزایی دەدەن لە نێو ماڵەکانی خۆیانە و دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا گرنگێکی زۆر با سەوزایی دەدرێت و ژمارەیەکی زۆر لە شەتڵگە لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکاندا بوونی هەیە کە کەسانی ئەکادیمی و کەسانی شارەزا لەوێ بوونیان هەیە و دەتوانێت هەر کەسێک کە دەچێتە شەتڵگەیەک شتێک دەکرێت زانیاریکی باشی لەسەر ئەو جۆرە گوڵە یاخود ئەو جۆرە ڕووەکە پێ دەدەن کە ئەو کەسە دەیکڕێت. اینجا شەتڵگەیەک لە پێنجوێن کە خزمەتێکی زۆر و خزمەتێکی گەورە بە تەواوی کوردستان دەکات هاوکارمان عەبدوڵڵا غەریب لە پێنجوێنەوە لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردن با بێکەوە بینەری بین. ئەم پرۆژێ لە ساڵی 2019 دامەزراوە ئەمە چوارەمی فەرمانە لە پێنجوێنە کە کردومانێتۆ لە 2019 پێشتر لە 2016 لە بازیان و پیرەمەگرون فەرعی ترمان هەیە و شەتڵگەی ترمان هەیە بۆ خزمەتکردنی فەلاحەکان. ئەم پرۆژەیە بەڕاستی پێکاتووە پرۆژەکە لە تقریبان ئەمەی پێنجوێن لە 5 دۆنم زەویە کە دروستمان کردو بۆ خزمەتکردنی فەلاح بەڕێزەکان. کاراسانێکی زۆرمان بۆ کردوون ساڵانی پێشوو هاتن لە کەلاوەیەکە لە شوێنێکە ئەم تۆوە پارێکی باشیان پیاوە قستە عەرزەوە و لە 100 نیسپەی ڕوانی 120 بۆ 25 بوو. ئێستا حەمدوللا بەهۆی ئەم پرۆژەوە شەتڵەکانیان 100% بەرهەم ئەهێنین و بەبێ فەوتان. وەزایدن هەم بۆ پێشخستنی زەرعاتەکانیان 15 بۆ 20 شەو ئێمە زەرعاتەکانیان پێش ئەخەین لە برێوی بەناوک بیکەن ئێمە شەتڵەکان بۆ بەرهەم هێنین و مەسرفی کەمتریشیان بۆ گێڕین و لە سەماد و لە ئاودان و لە کۆمەڵێ شتی تر کە پێوترێن نەخۆشی کە ڕوو فتری لەمانەش ئەیە پارێزین و خزمەت دەکرێت. توانای بەرهەمهێنانی ئەم پرۆژەی پێنجوێنمان 5 ملیۆن بۆ 6 ملیۆن شەتڵە
کە ساڵانە بەرهەمێنین کە بەرهەمەکانشمان بریتە لە کاڵەکە شووتیە تەماتەیە خەیارە خولەکەیە ئەمانە بەرهەم ئەهێنین لەم شەتڵگەی پێنجوێنە. ئێمە شەتڵەکان لەسەر خواستی فەلاحە بەڕێزەکانە و خۆیان تۆکەمان پێشکەشەکەن و ئەڵێ ئەمەمان بۆ زەراکان ئێمەش بۆیان بەرەمەهێنین و تەسلیمیانەکەین و لە کات و موعیدی خۆیان. جیاوازیەکەی یەکەم هاوڵاتیە کە خۆی ئەیچێنێت ناتوانێت بەو تەریقەی کە ئێمە گەرمی بۆ پێگەێنین گەرما و سەرما و دەرەجەی حرارەی ڕائەگرین بە شێوەیەک کە ئەم شەتڵە ئەوەی پێویستە. پس کابرا لە شوێنێکی ترە ئەیکات نازانێت لە کەلاوەیەکە تۆیەکی چەندووە و تەنها تۆزێ زبڵی تێکەڵ کردووە و نەخۆشیتیان ئێمە هەمووی تاقیم کراوە هەم لە پەینەکەمان و هەتاوەکو بەرهەمی هێنین هەمووی تاقیم کراوە و هەفتانە سێ جار خۆراکی ئەدرێتێ دەرمانی کەڕوو فتری ئەدرێتەوە وەزایدەن دەرمانی حەشەراتیشی ئەەکەین. ماوەی بەرهەمێنانەکە بۆ نمونە تەماتەمان هەیە 30 بۆ 35 ڕۆژ پێیەگات. شووتی و کاڵکمان هەیە 30 ڕۆژ پێیەکە 25 بۆ 30 ڕۆژ. خارمان هەیە 15 بۆ 20 ڕۆژ پێیەگا. پولەکەمان هەیە 15 ڕۆژ پێیەگا. فەرقیان هەیە تۆوەکان و نەباتەکان فەرقیان هەیە بۆ پێگەاندنەکەی. ئێمەگە بمان هەیە شەتڵ بەرهەم بێنی لێرە لە پێشدا دەبێت بۆ ئەوەی کە ئێمە ئەم مادە خۆراکی مەسەن ئەمە شەتڵێکە بۆی ئەمەمانێ ئەو شەتڵە دابچێنین دەبێت لە پێشدا مادەکەی کە بریتە لە پیتمەوس و لە پێرلایت کەمە بە دەرسەدای جیاواز تێدەکرێت و دەبێتە ئەمە دوای ئەوە ئێمە دەین شەتڵەکە دەنکەکان دێنین لەمەدا دەنێژین چەندێک دەنێژین فانتێک بچێتە خوارێ فانتێک لە سەرەوەی هینەکە بێت زۆر نابێت بچێتە خوارد چونکە ئەگەر زۆر قوڵ بێت ئەم شەتڵەت درەنگتر بەخۆی دادێت درەنگتر دەتەقێت ئەوە کاتەکەی درێژ دەخایانێ بۆ ئەوەی کە شەتڵەکە درەنگتر بەرهەم بێت لەم تێگەشتی دوای ئەو کێمە و کارەمان کرد دێنی لە خەزانەدا دایدەنی لە خەزاندا دادێنی کە پلەی گەرمی تا 50 دەڕوە دوای ئەو کە لە خەزانە دامانە بە جۆری تەماتەکان کار و جۆری کاک سالار باسی کرد دەیگۆڕێکە مەسەلەن بیبەر بێ 5 ڕۆژ دایدەنی تەماتە بێ 3 ڕۆژ دایدەنی بۆ شێوازە چاوی لێ دەکەن ئەگە تاقی بە دەهێنێ دەرێ فەرشی دەکەین کە فەرشمان کردی دەست دەکەین بە ئاودان و مراقبە لە شەتڵەکە هەتا بە شێوازێکی جوان بەرهەم دێت بە دوای ئەوە بۆ خۆراکوشتاش بە پێویستی ئەوەی کە شەتڵ چی پێویستە ئێمە پێدەین مەسەلەن لە کاتی سەرەتا دەبەوەی کە ڕێگەکەی بەقەوە دەبێت ئێمە فۆسفۆری پێدەدەین دوای وردەوردە بۆ هەڵاژ ئێمە نایترۆژێنی پێدەدەین جاروباریش بۆ ئەوەی کە مەسەلەن ئەم گەڵایانە کە خۆیان پڕ دەکەن چونکە ئاڵوگۆڕی هەوا لە نێویاندا کەمترە بە نەتیجە احتمالی ئەوەی کە نەخۆشی های فتری کەڕوو بگرێت زۆرە ئێمە دەین هەم کەڕووی ڕەگ دەکەین هەم کەڕووی گەڵا دەکەین لە بوارەوە بەرهەمی ئەمە باشترە بۆچی باشترە کابراایە کە خۆی دێدەینێژە نازانێت مەسەلەن چەندێ بچێتە خوارە چەندە بچێتە سەرێ لە تۆکەدا لە دانانەکەدا زۆر جار فەلات دێن پرسیاری ئەومان لێ دەکەن دەڵێ مەسەلەن من هاتووم نێشتومە وەری دەرنایە چونکە ئەوەندەی قوڵ کردووە کە تۆکە هێڵی نییە بێتە سەر چەکەرەکەی لەم تێگەشتی مەسەلەن دوای ئەوە ئەو شێوازەی کە ئێمە دەتوانین لێرە گەرما کۆنتترۆلکەین سەرما کۆنتترۆلکەین فەلاحەکە ناتوانێت بە خااتری ئەمە ئەم شەتڵێکی ئەم دەیچێن ئێمە لە سەتا نەوەدی دەدەینەوە بە فەلاح لە سەتا هەشتای دەدەینەوە بە فەلاح وەلی خودی فەلاحەکە کە بی هەوێ بیکە لە سەدا جاری وای 50 بۆ دەرناچی لێردا بە قاڵان جیتی تا بەزەریدین ئێمە ئەوداوانەکەمان لێرە بەم جۆرەیە کە تایمی ئاودانەکەمان دەبێت حتمما بەیانیان زوو بێت بەیانیان ساعتی 7 تا 9 دەبێت ئاودانمان تەواو بوو بێت جاری وایە ئێمە دەرمانێک دەکەین یا کارێکمان هەیە دەکەوێتە ساعت 12 بازم کێشەیەک نییە وەلی لە ساعت 3 بۆ ئەولاوە نابێت سەرە و گەڵایەمان تەڕ بێت چونکە تووشی نەخۆشی دەکات شەرتی ئاودان زۆر مهمە لە نێو شەتڵدا دەبێت حتممە چاودێری ئەوەکەی کە بە شەودا گەڵاکە تەڕ نەبێت
بەڵێزیزان ئەچینە لای کۆتا بەڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ من هەوڵ دەدەم لە دیاترین ماشێتەکان بۆ ئێوە بخوێنمەوە لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە پاراستنی ژیان و ئارامی خەڵک کە ئەمە بابەتێکە درێژەی هەیە لە لایەکی ترەوە سەرۆکی حکوومەت بێ میدیاکانی سنووری سلێمانی کۆنگرەی ڕۆژنامەوانی بەست. لە لاپەڕە دوودا چەند بابەتێکی تێدا بڵاو کراوەتەوە کۆڕێک بۆ بەرهەمەکانی باڵیۆز دکتۆر محەممەد سابیر لەلایەکی ترەوە شاڵا و کۆسرەت ڕەسوڵ پیرۆزبایی لە یانەی برایەتی دەکات سوید و بەریتانیا ڕێکەوتنی بەرگریان ئیمزا کرد لەلایەکی ترەوە هەرێمێکی دیکەی ئۆکرانیا داوا دەکات بخرێتە سەر رووسیا. لە لاپەڕەسێدا ئەمیش بە هەمان شێوە چەند بابەتێکی تێدایە تاوتوێکردنی هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق لەلایەکی ترەوە لێک تێگەیشتن و سازان بۆ هەموو ئەو پرسانی ڕەهەندی نیشتیمانیان هەیە. مەکتەبی سەرۆکی حکوومەت مقاتەعەی میدیاکانی سلێمانی کردووە ئەم بابەتە بە دوور و درێژی باس کراوە دەتوانێت لە کوردستانی نوێدا بیخوێنەوە. لە لاپەڕە چواردا کە تایبەتە بە بابەتی ئابووری بە ژمارە نایەسایەکان لە دابەشکردنی داهادا پارتی بەم جۆرە سلێمانی سزا دەدات. ئامانج هەیە لە کەمکردنەوەی داهاتی سلێمانی بۆەوەی بازرگانان لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە بازرگانی بکەن و لەلایەکی ترەوە سەرۆکی حکوومەت هەوڵ دەدات چەند دۆسەیەک لە بیر خەڵک بباتەوە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە فرۆشتنی نەوتەوە هەیە. بابەتەکان درێژەی هەیە تەها عەبدوڵڵا لە هەولێرەوە ئامادی کردووە. لە لاپەڕە پێنجدا راپۆرت و بەدواداچوونە بابەتەکانی زۆرترین گەشتیان ڕووی لە سلێمانی کردووە کە مەش درێژەی هەیە لە گۆشەیەکی لاپەڕە پێنجی کوردستانی نوێدا هەگبەی ژن کنێر عەبدوڵڵا دەڵێت ئەو کاتەی ژن خۆی دەبێت. لە لاپەڕە شەشدا دەڵێ عێراق هەوڵی خۆپڕچەکردنەوە دەدات لەلایەکی ترەوە دەرهاویشتەکانی جەنگی ئاو بەسەر عێراقەوە گۆران فەتحی ئەم بابەتی نووسیوە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە حەوتدا هاتووە خوێندنی باڵا و کێشەی موچە عەتاتەها نووسیوەتی و بڵاو کراوەتەوە. یەکبێش هێوە محەممەد دەڵێ عێراقی فیدراڵ گۆمێکی شڵاقاو. لە بەشی خوارەوەی لاپەڕە حەوتی کوردستانی نوێدا هاتووە گۆڕینی فکر یان شێوازی ژیان هەستیار معرف ئاغا نووسیوەتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە هەشتا هاتووە تەوژمی چەپ لە ئەمریکای لاتین عەلی مەحموود محەممەد نووسیوەتی. لە لاپەڕە نۆدا کە چەند بابەتێکی وەرزشی تێدا بڵاو کراوەتەوە یوفا بڕیاری لەسەر گۆڕانکاریەکانی چامپیۆنز لیگ دا. هالاند بۆ مان سیتی و ئەدیمی بۆ دۆرتمۆند کە ئەمەش بابەتی وەرزشی و کەسانی کە وەرزشکارن یا ئارەزوی وەرزش و هەواڵ و زانیاری وەرزشیەکان دەکەن دەتوان کوردستانی نوێ بەدەست بخەن و بابەتە وەرزشیەکان بخۆنەوە. نکۆنکۆ مێژوویەکی نوێی لە بۆنس لیگا نووسیەوە. لە لاپەڕە دەدا ساڵیادی شەهیدێکی جوامێر نەریمان فوئاد مەستی پرۆفیسۆر دکتۆر زاهیر لەتیف کەریم نووسیوێتی. تیۆرەکانی وەرگرتن لە ئێستا تیکای وەرگرتنەوە بۆ ڕەخنەی هاتنە وەڵامی خوێنەر ئەمەش لە ئامادەکردنی کام و حەوێزی. جەبار فەرمان فیلەتەنی زەمان ڕابەری سەید ئیبراهیم نووسیوێتی و لە لاپەڕە یازدەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕەدا چەند بابەتێکی تیادا بڵاو کراوەتەوە ئەمڕۆ لە تەلاری هونەر لە سلێمانی خەڵاتی زێڕینی بلە دابش دەکرێت پێنجشەممە 12 ئایاری 2022 سلێمانی تەلاری هونەر کاتژمێر 4 پاشنیوەڕۆ. چەند بابەتێکی تری تێدا بڵاو کراوەتەوە ساڵیادی نووسەر و ڕۆژنامەنووس دکتۆر ئەحمەد محەممەد ئابلاخی لەلایەکی ترەوە شەممە لە ساڵۆنی لاپەڕەنۆ داهاتێکی زۆری بەدەست هێنا کەمە بابەتێکە تایبەتە بە فیلمی سینەمایی کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. هەڵبەتە کوردستانی نوێ پاشکۆی هەیە ئەمەش یەکێک لە پاشکۆکانی چەند هەواڵ و ئاگاداریە کە بڵاو کراوەتەوە. پاشکۆیکی تر هەیە کە ئەدەب و هونەر کە چەند بابەتێکی تیادا بڵاو کراوەتەوە. بیاتریس براشیر نووسەری بەرازیلی توانە هونەریەکانی دەگمەنن
لە لاپەڕەدوودا هاتووە وەلی دێوانە ئەو قوربانی کەس هەستی بە ئازارەکانی نەکرد. دکتۆر ئاراز محەممەد ساڵح نووسیوێتی لە لاپەڕەسێدا ژیانی کەسێکی تر دەژیم سوارە کافرۆشیان بابەتەی نووسیوە و بڵاوی کردوێتەوە. لە لاپەڕە چواردا جۆندۆلین کریستی ئەکتەرە درێژەکەی سینەما. ئەمە تەواوی ئەو بابەت و زانیاریانە بوو کە تایبەت لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. هەڵبەت هەروەکو لە کوردستانی نوێژدا هاتبوو ئاماژەم پێدا کە ئەمڕۆ خەڵاتی زێڕینی بلات دابش دەکرێت کە ساڵانە لە ساڵیادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەددا ئەم خەڵاتە دابش دەکرێت بەسەر چەند کەسایەتێکی نیشتیماندا کە چەند کەسایەتێکی نمونەی لە خوێندکاری نمونەی دایکی نمونەی پێشمەرگەی نمونەی نووسەری نمونەی و چەند کەسایەکی تریش ئەم خەڵاتە وەردەگرن. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن، خواتان لەگەڵ.